کێشەی جادەمان هەیە و بۆگەنەکەی شەوان نایەڵێ ئیسراحەتکەین بۆگەنی ئەم معامەلانە ئەم پاڵەوگانە وەڵایی ئەم پاڵاوگانە شەوان تەنکەریەت و لێرە پاڵاوتەیەکەن و بۆگەنەکەشی بۆەوەی ئیسفادەکەی تەنکەرانی کە لێرە وەستاون ینی بارەکانیان چییە؟ وەڵایی بارەکانە نەوتی ڕەشە و لێرە بڵێن چاڵانی ئێرە یاڕەوەڵا تانکەرانە گەڕێگان نەگربێ ئەم تەکەرانە کە زەرەدیان نەدابێت چێ زەرت دەدا نازانێتی چیان داوە زەرە دیوان داوا جارێکم زاددانان وێران کردووە تەپۆزیی دنیا بۆگەنێکی زۆر سەرۆت و سامانەکەش ئەوە لێ بۆ لاوەکە پێی دەڕوات و ئەو دیو دەکرێت و میلەتیش لێ بێ بەشە بۆگەنەکەی بۆ ئێمەیە و ماوەی ئەو قیرکاوی کە پێویستە بۆ تامکرێن مەوداکەی چەندێکە بێت 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر لەوە زیاتر نییە داواشان لێ کردوون بۆ تامکردن گۆرە زۆر داوا کراوە چەندی جار چوون ئێتر وعد و بەڵێنێکی درۆتەواوە هیچ کە باشترین باڵگە ئەوە حوشەکەیەتی بڕۆن تەسویری حوشەکەی کە بزانە چەند باڵدار کەوتووە لەو حوشەیە بە بۆنەکەی هەموو باڵدارەکان بڕۆن لە حوشەکە بزانە چەند باڵدارە بینی بۆ بۆنە هەرمویان هیچ چی وعدیانەوە چی ئەڕۆی ئەڵێ باشە بەسەر چاو لە پرۆژایە ئەڕۆی ئەڵێ باشە بەسەر چاو ئەوە تا ئەومان بۆ سەرف کردو ئەومان وەکو هیچیشی دیار نییە 4 دانە ساڵە من ساحەبی ئەم قسەی خۆم 4 دانە ساڵە ئەمانە ئەبێ ئەمە ئەڵێن ئەوەنە ئەوە تەواو بووە هەموو شتێکی کراوە موافقەتەکەی پارەی بۆ سەرف کراوە ئەیکوە براکەم زۆر چاوەڕوانمان کرد کەسێک بێ بە دەممانەوە کە سەیری ئەم میلەتە ڕەش و ڕوت و داماوە بکەوە من قەیرێکە لەو عەرزا دانیشتوم لە تاو هیلاکی لە تا ئەوەی پشتم 4 پلارتینیتیایە قەیرێکە لە یا دانیشتوم ئینجا توانیمە هەڵسوومەتەوە سەر پێ زۆر چاوەڕوانمان کرد کە کەسێ بێ بە دەممانەوە بەڵام لەبەر ئەوەی کە کەس نەهاو بە دەممانەوە ئێمەش ڕۆژی دەنگدان لەسەر سنووق جوابیان ئەدەینەوە